بینەرانی عزیزی بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان دیارە بەرنامەی یاد و یادگار مەبەستمانە ئەو کەس و کەسایەتیانە بەسەر بکەینەوە کە شایەن و شایستەیەوە ئێمە بەسەریان بکەینەوە بۆ مەڵقەیە میوانداری هونەرمەندێکم کردووە کە هێندەی پانتایی دەشت و پێدەشتی گەرمیان خزمەتی بە هونەری کوردی کردووە ئەو کەرکووکیە ئەو گەرمیانیە ئەو دڵی لە کەرکووکە ڕۆحی لە کەرکووکە یادگاریەکانی لە کەرکووکە بەڵام لەم ساتەدا لە بنەسڵاوی هەولێرە ئەویش ئێستای بینی فەرموو. مامشوریان سلام علیکم چۆنی بۆزت چۆنە دەست ماچەکەم قوربانت میوان ڕاگرن قوربان خزمەت لێمەوە دیدم دەنگ بالەینا بینایی دیدم سبوو قەرقەفەن دەنگ زیڕەی ساقی دەخیل من وەی زامەوە ئیلتیفاتێ کرد بۆ وەلامەوە عیلاجێ پێم دەرسوودەمەندم بۆ باعیسی حەیات قەیدی بەندم بۆ ڕستگارم کە لەی بەند و دامە قەدەم ڕەنجان کرد وعدەم تەمامە تەشریف باوەرە وەو سەبووتەوە وەو پیاڵەی گوڵڕەنگ چوون یاقوتەوە وەو سینەی سیمین زەرفی زەڕەوە وەو جامی گوڵفام بۆی عەنبەرەوە هەر کەس بگێڵۆ جامێ پەی کامێ دەرمان پەی ئێشی هەر دەرد و زامێ متریب تۆیش وەچنگ دڵنەوازەوە وەو سۆزی سەمتور سەدای سازەوە وەو موزیقەی مەشق سەد قانونەوە دەموە سەدای ساز ئەرغەنونەوە مەرباچان مەلایش نەهەستی هیچ ڕەست بیوە کاسەلێس مەستانی منیش ئەمەم لە دیوانەکەی مەلای جەباری پێشکەشی تو کرد بۆی دەزوە بەرنامەکە بکەین و بۆ ئەوەی یاد و یادگاریەکانیشت تەواو تازە بنەوە مام شکور چه ئەحساسێکت هەیە کە یعنی توانیتە یەکێک بیت لە قوتبەکانی هونەری کوردی توانیتە کاریگەریت هەبێت توانی تەوا بکەیت لە گشت کوردستان و خەڵک عاشق دەنگت بێت خۆی لە بیدایە کەتم من دەسم هاتمەتە ناو هونەرەوە گوێم گردە لە مامۆستا عەلی مەردان دووهەم لە سەید عەلی ئەزغەری کوردستانی ئەم دوانە زۆر کاریگەر بوونە لەسەر من هوردە من ئەو کاتەی بەرخەلەوانی ماڵی خۆمان بووینە لە دەشت ئێتە خۆ دەزانی ئینسان چووە دەشت لەو دەشتە دەنگ خۆم تاقیە کردووە ماوەیەک دەنگ خۆم تاقیە هەر خۆت و خۆت هەر خۆم و خۆم باشە مقامەکانم ئەوت نەمەزانی چی مقامێکە پیا و حەقیقەت بڵێن مقامەکانم ئەوت نەمەزانی چی مقامێکن بەس گوێت لێ بوو وە سەماعی پێشتر بەڵێ پێش ئەگەر گوێم لێ نەبێ چۆن ئەزانانی ئەوە مقامی ئەڵاوەسیە ئەوە غەزاڵە ئەوە سەوزەیە ئەوە نەهاوەندە ئەوە عەجەمە ئەوە ڕاستە ئەوە سێگایە چوارگایە پێنجگایە ماهورە بەیاتە زۆرن کاکە نایەتە یادم داخەکە من زۆریانم وتووە حتا 42-44 مقامم وتووە من ماشەڵڵا من میراتگەری مامۆستا عەلی مەردانم وستادی منە مامۆستا عەلی مەردان تو تەلەبەی ئەو بووی قوتابخانەیەکە بۆ من باش مامۆستا عەلی مەردان یەکەم جارکەی بوو مامۆستا عەلی مەردانت دی لە 50 ئەگەر لە یادم بیا لە 51 بوو یا لە 52 بوو هاتە ماڵ خۆمان تەمەنت 10 ساڵ 11 ساڵ 12 ساڵ بوو تەمەنم بەڵامی تر دەنگەکەم دەنگێ بوو زیقەن بوو مەقامەکانم ئەوت ئەڵاوەسیمەوت تو خۆت حەزت کرد لە حەزور مامۆستا عەلی مەردانە شتێ بێژیان ئەو خۆی وتی با گوێم لە دەنگت بێت مامۆستا عەلی مەردان کە هاتە دێکەمان ئێواران ئەچمان لە دوێخان ماڵە گەورەکە یعنی گەورەی دێکە باشە لەوێ مەقاماتی ئەوت منیش لە پەنایەک و بخۆم دانیشت بووم گوێم لێ ئەگرت ئەم پیاوە بزانم چۆن مەقامات دەڵێ دوایە هاتەتە ماڵ خۆمان چەندێک داواتمان کردە لە ماڵ خۆمان بووە
مارپوری لە دێکەمان بوو مارپوری لە دێکەمان بوو بە خزمایەتیش ئەگەنەیەک تقریبا بەڵێ بڵێ وەڵا دایک علی مەردان خوشکەزای بابای فارۆخ کوڕمە باشە یعنی تو ئەمە شتێ نەو بێژی لە تەمەەن 20 ساڵی و 25 ساڵی من حەزم لە مەقام کرد هەر لە مناڵی و بچووکی حەزم لێ خۆ دەزانی ئینسان کە لە دەشت بوو ئاژاڵدار بوو ئێمە خۆ دەزانی بە مناڵی بەرخەلەوانی پێەکەن بەردەستی پێەکەن ئیتر هۆدەوە لەو دەشتە لە درێویشە گۆرانی وتووە تەمەنم گەیە 16 و 17 و ئیتر هۆدەوە گۆرانی کات درێویش نوعێ تایبەت جیاوازە زۆرم هەیە لای من هەیە ئەوە گۆرانی درێویش هەیە گشتی ئەزانمەوە هین ساوەڕ کوتین هەیە هەریەکەوی خاصی خۆی هەیە بەڵێ هەرنیەکو قساسی خۆی هەیە باشە دواتر لای مامۆستا عەلی مەردان یعنی تر وەکو قوتابیەک وەکو تەلەبەیەک لە بەردەسی حزورت بوو ئەچوویت بۆ لای دەرسی پێتەوتەوە دەرسی نەوتە بەڵام ئەو جارەوە ئەڵێم هاتە قەڵغاندل و گۆرانی بۆی وت من نابووم کاکە وەڵە شەرمەمە کرد ئیتر وتی با گۆرانیەکما بۆ لێ منش ئەو وەختە تازە گیان عەزیزەکەدا گیان عەزیزەکەم نیوە شەو ڕەبوو عەزیز انتزارەکەم وتی بەخوا ئەم مناڵە دەنگی خۆشە بێ بۆ خواکەمەوە بە مناڵ کەواتە بەهرەکەی جەنابتان ئوستاد عەلی مەردان دۆزیوە بەڵێ مامۆستا عەلی مەردان ئەلێم هات بۆ قەڵغانی ڕاستی بۆ شوێن برایەکم هات بە ڕەحمەت و حکومەت لە 94 ئیدامی کرد لە ئیستەخبارات کوشتیان ئەوە دەنگێکی زۆر کاریگەری بوو بۆ ئەو هات باوکم نەهێش بچێتە ئیزاعە و کاتە ئیتر لەبەر ئەوەی کە من ئیش و کارمان بوو خۆت ڕزای لە دەستا ئاژاڵدار و فەلاحەت و گێرە و درە و ئەمانەمانە کرد باوکم مەجالی نەدا نەهێشت بڕوە باشە مام شکور خۆتەزانی لە گشت کوردستانەوە خەڵک هات بۆ کەرکووک و بەغا بۆ تۆمارکردن و تەسجیلکردن تو خۆت لەناو کەرکووک و لە حدود کەرکووک بووی کەی یەکەم جار لە ستۆدیۆ وەڕەسمی گۆرانییان مەقامت پێشکەش کرد لە 58 ملیار غەزاڵ و سەوزەم تۆمار کردووە لەگەڵ ئەحمەد داوەدەی ڕەحمەتیە 58 ڕێک تەمەنم 18 ساڵ ئەو کاتە هەرکێک بەریدە یار غەزای دەیکانای بێستە چاو جوای دەیکانای بێستە بەڕاستی ئەحمەد داوەدەیش کاریگەر بوو لەسەر من زۆر تەسیری بوو لەسەر تەحسیری زۆر بوو لەسەر من یعنی ئەو نایە لێدا تۆ قەسیاتە کرد وەڵایی من لەگەڵەوە مقامەکان وتووە ئەویت کەسم نەدیە وەک شکوور خەیات مقامات بڵێ کەسم نەدیە سلح داودە مقامی وتووە من ڕێزم هەیە بۆیان دەنگیان خۆش بوو بەڵام کەلیمەکانیان کەلیمەی مقامات نەبووە حوسێن عەلی خوێنواریان نەبوو خوێنەوەریان نەبوو یعنی مام شکور ئیسا تێینە سەرە و باسش یعنی کەواتە شعر هۆنراوەی مەقام نەوعێ تایبەتە گشت شعر و هۆنراوەی بۆ مەقام ناوێت وایە برای عەزیزەکەم مقامات هەموو شعرێک بۆ نابێ ئللا مقامی بەیاد ئەڵاوەیسی قەتار و خاوکەر خورشیدی ئای ئەمانە هۆنراوەی تایبەتی خۆی هەیە خاصەتەن مقام ئەڵاوەیسی و قەتار و خاوکەر و خورشیدی و ئای بە ماچۆ نەیدەی یەک تام و چێشی نییە یعنی ئەوانەی کە بۆن منە مەلای جەباریە حەزرەتی مەولەویە ئەمانە دەوری دەست باڵایان دەوری باڵای هەبوو مەلای جەباری کاکە نەدی هەموو وشەکانی کە تووشی عەرەکانی خوێنەوە ماچۆیە بەڵێ خۆ ئەوان ماچۆیانیش نەزانیوە نازانم ئەمانە چۆن فێری ماچۆ بوون و ماچۆیان وتووە چکە ینی شعر نووسین و ماچۆ توانایە زۆر تایبەتی گەرە زۆر دیارە بەتایبەت ئەگەر شعرەکە کێش و سەروا و وەزن و قافی پێویست بێت خۆی ئەگەر ئەوانە بە قەوت نەبن ئەو شعرە مەلای جەباری ئەگەر ماچۆی نەزانیە چۆن ئەم شعرە جوانانەی داهێناوە والله حەق وایە مەلای جەباری بچی
گومەتێکی جوان لە بان قەورەکەی بکەیت خۆزگە ئەو شێعرانە کە تو خوێنیتەوە هەمووی هین مەلای جەباری بەڵێ مەلای جەباری بوو ئارێ وەڵڵی باشە ڕاستی مەقامات بەگشتی خۆتەزانی سکاڵای دڵە وایە مەعاناتە سکاڵای دڵە غەمگینیە گریانە هەموویەتی باشە با من لێرەوە پرسیارێ بکەم ئەو کەسەی مەقام ئێژێ مەقامە چڕێ بەڵێ ئێژێ بڵێ باشە ئەوەی مەقام ێژێ مەرجە وە معانات و ناخۆشیە تێپەڕیوێ بۆ ئەوەی ئەداکەی لە دڵەوە بێ سەدان جار من گیرم خواردە لە شوێنێکی خەتەرە باش نەجاتم بووە دوای ئەوسا بە مەقام دڵ خۆمم هاوردەتەوە بە مەقام یعنی وەڵی چەند کەرت دڵ خۆتت داهاتەوە خۆت بڵێ ئەوانەی مەقام نازانن تووە هونەرمەندیان نەزانی بەداخەوە من ڕێزم بۆیان هەیە ئەگەر هەرچی هونەرمەندێ مەقامی نەزانی بە هونەرمەند ناشمێرێت چونکە مەقام بناغەی هونەرە تو مەقامە نەزانی هەموو کەسی ئەتوانێت خۆی هەندێک گۆرانی هەرە برێت هەموو کەسی ئەتوانێت لە بەرخۆی لەو دەشتە ئەو بەستە و هوتە بەستە و ئەمانە برێت بەڵام مەقامات وستادی گەرەکە من ئێستا هەیە ئەکادمیشە بە گوێرەی من ناتوانێت مەقامات بڵێ نازانێت کام مقام ئەمە مقامی عەوجە ئەمە محەیەڵە ئەمە نەوعی مەقاماتە مەقامەکان زۆرن بەداخەوە نایەتە یادم داخە لەناو مەقامەکانە کامیان ئەو هەست و ئیحساست بووە کە لە گشت نەوعەکان جوانتر ێژیتی وە تەجروبەی خۆت بەڵێ مەقامی ئەڵڵاوەسی بە جوانی من ئادایەکەم لە دوای عەلی مەردان کەس نەیتوانێ مقام ئەڵڵاوەسی بڵێ ئللا شکر خەیار نەوێت من خۆم نارێم گوێم لە چەند ڕۆشنبیر بووە وتیە لە دوای عەلی مەردان شکر خەیاتە مقامی ئەڵڵاوەسی قەتار و خاوکەر مەقامی بەیاد چوار نەوعە سێگا چوارگا ئەمانەم گشت بە جوانی وتووە من کە یەکەم جار دەسم کردە مەقام یارغەزاڵم وت بە شێوەی خۆم بە ڕیتمی خۆم شێوەی لوبی گەرمیانی پێوەیە وەک سەیاڵ ێزغەر نەموت من بە شێوەیەتر وتومە یارغەزاڵەکەی من شێوەیەکترە سەیاڵ ێزغەر شێوەیەتری وتووە بەڵێ یعنی تۆ لە هەر ئیشەکەیشت کردە دەست خۆت و مۆرکی خۆتی پێوە دیار بوو بڵێ حەزت نەکردە لە کەس بچی ناوەڵا من حەوڵم داوە لا بەدەم لە برێن مامۆستا عەلی مەردان ئەڵێم قوتابخانەیە بۆ من باشە بەڵام کە من ئەڵاوەیسی متووە وەک ئەو نەمتوە نەوعیتر متە تامێتری تایە قەتار و خاوکەر متووە تا ئیسەکە کەس نەیتوانێ وەک شکر خەیات قەتار و خاوکەر برێت سەوزە مۆرکی منە خۆ متومە چونکە نەوعێتری وتراوە بەڵام من ڕاستیەکەیم بە جوانی ئەدام کردووە باشە قەت پرسیاری ئەوت لە مامۆستا عەلی مەردان نەکرد ئەم هەموو توانا و بەهرە هونەریە ئەم هەموو یاریکردن بە دەنگ و قورگەی لەکوێ هێناوە کێ مامۆستای ئەو بووە مامۆستا عەلی مەردان لە بەرتەکێ لای مەلایە قورئانی خوێنیوە فێری قورئانی کردووە بەڵام مەلاکە دەنگێکی جوانی هەبووە ئیتر عەشقی چووەتە هوردە جگە لەوەی مامۆستا عەلی مەردان قورئانی جوان خوێنیوە چونکە مامۆستاکەی قورئانەکەی خوێنیوە هوردە لە دوای قورئان خوێنن لە تەکەی تەڵەبانی لە دوای خوێنن مەقامات ئەوترێت بەڵێ هەموو جومعەیە ئیستەیش تا ئیستە من خۆم دەکەرت بەشداریم کردووە لە دوای نوێژی جومعە مەقامات دەخوێنین مەقاماتمان خوێنووە دوانزە هونەرمەند ئەوانەیە مەقام بێژن مەقاممان خوێنیوە کاکە چونکە قورئان خوێنەکانیش ئەگەر شارەزای مەقامات نەبن ناتوانن وەکو پێویست ئەدا بکەن بەڵێ من مامۆستا عەلی مەردان خۆم لەگەڵیا دانیشتمە تەکلیفیشی لێم کرد بچم بۆ ئیزگار نەچوم
بوو نەمتوانی زروفت عیلە ڕێگەیەنەدا چی بوو مەسەلەکە ڕاستی ئەنزیماتمە کرد لە ناو کەرکووک نەمەتوانی بڕۆم ئەو کاتە نەمەتوانی ئەمە خەبیسمیش دەرچوو چوومە دەرەوە نەمتوانی ئەنجام مامۆستا عەلی مەردان قەیناکە گوێی لە هەندێ کامیل تەپەلوو گردووە گوێی لە خدر بارام چاوەش گردووە بەڵام دەنگ ئەوان نەگەیتە دەنگ عەلی مەردانە عەلی مەردان ئوستادە گوێی لەوان گردە بەڵام ئەوانی تێپەڕانە ئەوانی تێپەڕانەوە مقام نییە تاکە تا ئیسا 74 مقامی وت 76 مقامی وت عەلی مەردان مقام عەلی مەردان مسیبەت بووە ئەمە بەهەرەیەکە خوا دایە پێی ڕاست ئەرێ وەڵڵا زۆر باشە حەزەکەی وردە با بچین لای دوکانەکەش تۆ زێدا بنیشین تقریبا 6 ساڵێک تو خەریک کار خەیاتی بووی نزیکەی 6 ساڵ وە لەقەبیشتە با باسی ئەوەش بکەین لەوێ من 67 ساڵە دوورمانەکەم ماشەڵڵا لەگەڵ دوورمانەکەمە ئەم مەقاماتەی لە کاتی بڕینە بۆ خۆم باسی ئەوەی شەکەیت شتێکم وتوە زۆربەی ئەوانەی دەنگ بێژ مەقام بێژ گۆرانی بێژن سێرەکەی پیشەکەیان خەیاتیە تر نازانم ئایا لەگەڵ یەکا گونجێ نەردووکی ئەو کاتەی من بەڕێز با ئەمەتیش بۆ بڵێم ئەو کاتێ من لە کەرکووک بووم تەلەفۆنێک هات بووم جوابم داوەوتی مەزهەری خالقیم وەرە بۆ لام ئیشم پێێتە وەڵام منیش تر هەفتێکی پێچوو چوم بۆ لای وتی لە سلێمانی سلێمانی سودەی بەڵێ شوێنێکی هەیە ئینستیتوتێکی ئەنستێتی کوردی هەیە بەڵێ وتی بە شەرەف قورعان تا ئیسەکە کەسم نەدیوەت و ئەدای مەقامات بڵێ بێ کاکە پیاو چاک بە ئەم مەقامانە با من بە شێوەیەکی جوان هەمووی تۆمار بکەم من هەموو ئەمان کشتی کۆمپیوتەرەوە هەموو ئەجزەی کاملم هەیە ئەمە شایەتی مامۆستا مەزەری خالقی بوو لەسەر سەوتی مامشکور خەیات باوەڕت بێ باوەڕت بێ ئەوە 20 ڕۆبە لە ئیسە 40 ڕۆژە 40 ڕۆبە لە ئیستا هەم چوین بۆ لای خۆی تەلەفۆنی بۆم کردی لایەن بەرادەی کەوتی با کاکشکور بێ بۆ لام ئیتر ڕۆیشتم بۆ لای هەمتری وتی کاکشکور هەندێک مقاماتت توتووە ئەگەر بتوانانی کوڕەکەم لێنما بوو ئەو کوڕم لێلا بوو ئەو مقامانم بۆ بنێری خۆم پوختیەکەم وایە کۆیە کاتۆ نزیکەی 25,000 پارچە میوزیکە ئێمەی شەر لە بەرنامەی یاد و یادگارە قەرارە ئینشاءڵڵا لەم نزیکانە چاوپێکەوتنێک لەگەڵ مامۆستا مەزەری خالقی بکەینەوەی باسی یاد و یادگاریەکانی خۆی بکات بجوڵی مام شکورگیان حەز ئەەکەی شتێک بێژیت اینجا بجوڵی ئارۆزەی خۆتە ئارەزووی ئازیز شەنیم سەرداوە جێی هەردەی دەرین ئاهود وەرداوە قەت کەسێ نەوی پاوەی حەق بەرۆ جار جار باوەشێن دەروینم کەرۆ دەروین وەی سەد خارمەی نەتوا تێشدا زەحمەت پای ئازیز بگێرەوە پێشدا ماچۆ غەمە فرستەتی ساتیەوە بێغەم گرد پاڵاکەت بگێرەوە چەم چرخە چەپ چەنیم ڕاز بەسەن کەڵک مەرمن سەنگم دانوە مینای فەڵک چەپگەر نمازۆ ساتێ فەراغەت ئەی خوا یا وەسڵ یا مەرگ یا تاقەت دیارە ئەساس دوورید مەسازۆ و باڵام کاڵای خەمەن مەورازۆ ئەی هاوابانکە پەشۆرەکە ئەرە یانە 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 عزیزە دیارم وعدەی لوا من ئەلودای ئاخرا ئایی وەخۆم ئایی ئایی ئەمە و نەما من دەوڵەتەکەی وەسڵ پایلەی زەواڵان جارێتر دیدەنا مام شکورگیان وە پیاسەیە کاتین دوکانەکەمان کردووە لە بنە سڵاوی هەولێر خەیاتی چ معنایەکی هەیە بۆ تو؟ خەیاتی ژیانە بۆ من ئەگەر خەیاتی نەکەم چۆن ئەژێم پیشەکەم ئەم باتە ڕێوە بە خەیاتیەکە ئەتوانم هەڵس و کەوت بکەم چەند جۆرەکانی چین جۆری خەیاتیەکان چین ئەوانەی کە جەنابتان نیشتان جای کردە من نازان بڵێم
چەند جۆرە زانم زۆرە جۆرەکان یەکجا زۆرە 67 ساڵ زۆر زۆرە من دەستم پێ کردووە 9 ساڵ شاگردیم کردووە هین برای خۆم لەگەڵ برامە لەبەر ئەوەی فێری بڕێنی چاکەت چونکە لە هەموو هینەکە دوورینەکە بەس چاکەت و قابوت گرانە من قابوت بۆ خۆمە دوورم بۆ خەڵکیشە دوورم بەڵێ کەوا سەڵتا ئەدوورم کەوا سەڵتا این بابا پیرمانە بەڵێ ئەوە جوانی منتخی کفری و لە کەرک و کۆمانە زۆر لە پانتۆڵ و چاکەت ئەدوورم ستارخانی ئەدوورم مراخانی ئەدوورم کۆیی ئەدوورم ڕانکچۆغە ئەدوورم نازەمت بدەم چی نادوورم جبەی مەلا ئەدوورم بە جوانی ئەمانە هەموو جۆرەکانی هین بادینان هین ئەوروپاش گشتی ێزانم بڕین زۆر بەخەوەتە لە بڕینا زۆر بەخەوەتم من دەستەکانمی زۆر فێر کردووە شاگردم زۆر فێر کردووە ئیستا لە من خەیات باشترە لە بەردەست و فێربوونی چاوەستان ئەرە وەڵڵی ئیستا کشتیان خەیات دەی لە خوا بە زیاد بێ لەش ساغ بێت حەزەکەم ئەم وەفا بزانم لەسەر سەری خۆت هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عەلی مەردە ئەم وەفا چییە ئیسا بۆچی ئەم وەفا و ئەمەکە نەما ئیسا بەداخەوە خەڵکەکە گۆڕاوە بەڵام من وەفام بۆ مامۆستا عەلی مەردان بەڕاستی ئەگەر وێنەکەی لام بێ ئیتر هەموو شتێک بۆ من هەموو شتێک وڵا دڵم پێکرێتەوە بۆ مامۆستا عەلی مەردان باشە قوتابخانەیەکە بۆ هەموو هونەرمەندان ئەو مقامانە بە جوانی هەمووی جێشتە بۆ ئێمە جێشتە بۆ ئەمسالی ئێمە ئەجا ئێمەیش ئەگەر بتوانین بەگوێی ئەو گەنجانە بەگوێی گەنجەکانە بیتێرین بۆ ئەوەی ئەوان بێنێتەوە دەستوە دەست مقامات گوناحە یعنی پاش دەستی بکەین بۆی دەساودەست و دەماودەم هەر بچێت هەبێ دەماودەم دەساودەست ببێت شەرت نییە من شکر خەیات وتێتی مامۆستا عەلی مەردان وتێتی تای تۆشکۆی وتێ ئێمەی ژەڕووین کاکە ئەی چینە گەتێ لە دوای ئێمە ئەبێ فێری مەقامات بێ مەقامەکان لە ناو نەچێت مەقام چکە مەقام بناغەی هونەرە بە تەئکید وایە خۆزگە هەموو شاگرد و وەستاکان هەموو خوێندکار و قوتابی و مامۆستاکان ئاوا ئەو وەفاییان بۆ یەکتر ئەبوو مام شکر گۆرانی بێژەکان دەنگ خۆشەکان عادەتەن لە ناو هەموو مەجلیسێکە گوڵی مەجلیس بوون باشە دڵی خەڵک خۆش دڵی خەڵخۆ لە ناو ژنان و ئافرەتانیش خۆشەویست بوون قەت خۆشەویستیت کردەت و کەس هەیە خۆشەویستینەکە هەیە پێ دەڵێن من بە تۆڵێن هەیە خۆشەویستینەکە هەر هەیە هەر کەسێ لە دوور خۆیەوە حەزی لە یەکێک کردووە بەڵێ بەڵام بۆی نەبووە بۆی نەبوو ئایانی تۆ عەشقێک لە دڵ تا بوو پێی دوت یا پێی نەوەڵڵا پێیم نەوتە بەس لە دڵ خۆتە وەرماوە ڕاست هەموو کەسێک بای خۆی هەیەی عەشق حەزی لە یەکێک کردووە حەزی کردە بێتە حەڵالی و حەڵاڵی گۆرانیت بۆی وتە گۆرانی بۆ عەشقەکەت گۆرانیم بۆ عەشقەکەم وتە گۆرانیم بۆ دایکم وتە گۆرانیم بۆ وڵاتەکەم وتووە گۆرانیم بۆ ڕووبار وتووە گۆرانیم بۆ شاخ و داخ کوردستان وتووە سوورودی نیشتیمانیم هەیە هەر شتێک تەسیری لەسەر دانێتۆ گۆرانیت بۆی وتە بەڵێ ئەرە وەڵڵا تەمانێکی درێژم بە ناو هونەرە تێپەڕاندووە من ئەخیر شعرت پێشکەشەکەم سپاس ئیتر لەوە زیاتر عەزیەتت نادەین زۆر عەزیەتی جەنابتماندا بەڵام ئەمە شەرەفێکی گەورەیە کە جەنابتان ڕەزامەندیتان دەربڕی کە ئێمە بینە خزمەتتان شعرەکەش هەر لە دیوانی مەلای جەباری وەرم گردە سینەش وە باخچەی لیمۆ و بەیەوە مووقوفا وەسام حەی نەیەوە حەی و بەی و نەی تەسریفا وەهەم حەیان مەگێڵیان گوڵ باخچەی وەدەم مەربادی شەماڵ بەیۆ پەیای پەی نەهەم جیاکۆ حەی و بەی و نەی یاخوات جەنابیشتان بەخێرێنەوە هەمووی لە سینەمایە هەمووی ئەم شعرانە یاڕەبی لەشت ساغ وەڵڵا ئەگەر کۆتا قسەی خۆت کۆتا قەیامت بۆ ئەو کەسانەی مامشکور خەیاتیان خۆشگەرەکە بۆ ئەو کەسانەی تا ئیسای وە دیار گۆرانیەکان تۆ وە دیار عەشقەکانیان و دیار دڵتەنگیان و گوێ لە تووەگرن وە سۆز تۆ وە دەنگ تۆ وە مەقامەکان تۆ باشانیان سووکەوێت چ قسەیەکت بۆیان هەیە
وڵام سوپاسی هەموو لایەکیانەکەم بەڕاستی ئەوەی گەی لە گۆرانەکان من گردە و منیان خۆشویستووە چی لە هەرچوە پارچەی کوردستان لە سووریا پەیوەندیم هەیە لە تورکیا لە ئێران بەڵێ لە هەمووی پەیوەندی پەیوەندیم هەیە و منیان زۆر خۆشویستەوە زۆر و پەیامیش بۆ هونەرمەندە تازەکان بتوانن حەڵ بدەن فێری مەقامات بن. ئەوە مامشکور خۆیەتی بەڕێزانی وەزارەتی ڕۆشنبیری واز لەوە بێنن سەردانی بکەن واز لەوە بێنن گوڵی بۆ بێنن ئەم وەکو هونەرمەندێک پێویستی بەوەیە ڕێزی لێ بنرێ وەکو هونەرمەندێک پێویستی بەوەیە ماندوێتی بحەسێتەوە وەکو هونەرمەندێک پێویستی بەوەیە ئیتر سەرقاڵی ئیشکردن و خەیاتی نەبێت چونکە ئیتر تەمەنە دەست هاوکاریت ناکە قاچ هاوکاریت ناکە چاو هاوکاریت ناکە ئەگەر ئێوە بەڕاستی دڵسۆزی هونەرمەندانن توخوا یاڕەبی تەمەنت درێژ بێت بە لەشی ساغەوە بەڵام ئیتر مردن لە ڕێگەی هەمومانە ئەمە دواتر باسی پەیکەر و باسی هونەرمەند و کەڵە هونەرمەند مەکەن بەڕاستی وەرن لایەن لێ بکەنەوە ئەگەر ئێوە خۆتان بە خاوەنی ئەمانەزان ئەگەر ئێوە خۆتان بە دڵسۆز و خەمخۆری ئەمانەزانن ئەیارە یارە 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 یار تاکەی بناڵێم من بەیەش و دەردەوە تاکەی بناڵێم من بەیەش و دەردەوە دەست بە ئەژنۆ دەست بە ئەژنۆ قوڕ بەسەر ئەیاوە دەست بە ئەژنۆ قوڕ بەسەر دایم بای سەردەوە خەڵ